یەکێک لەو شتە سەرەکیانەی کە لە بواری ژینگەدا قسەی لەسەر دەکرێت ئاوە. ئاو نیعمەتێکی گەورەی خوایە. خوا فەرموویەتی جەلە جەلالوه وەجەعەلنا من الماء كل شيء حي. لە ئاو سەرچاوەی ژیانە و هەموو شتێکمان زیندەوەرێکمان لە ئاو دروست کردووە. هەتا لاشێ مرۆڤ 170 زیاتری ئاوە. گۆی زەوی 170 زیاتری ئاو دایپۆشیوە. چونکە ئێمە بەبێ نەوت دەژین بەس بەبێ ئاو ناژین. لەبەرەوە ئاو سەرچاوەی ژیانە. ئەنجا لە قورئانیشدا و لە فەرموودەکاندا زۆر باسی ئاو کراوە کە خوای گەورە لە هەورەکانەوە ئەو ئاومان بۆ دادەبەزێنێ و ئاوی ژێرزەوی، ئاوی سەرزەوی، هەموو ئەوانە دەیان ئايات و فەرموودەی لەسرە. ئەوەی کە ئێمە مەبەستمانە لێرەدا باسی بکەین ئەوەیە کەوا چۆن ئەو ئاوا بپارێزین، چۆن حرمەتی ئەو ئاوە بگرین. لە ئیسلامدا ئەوەندە ئاو ڕێزی لێگیراوە چونکە دیاری خوایە، بەڵام خەڵکێکەیە ناشکورە بەداخەوە قەدری نازانێ. تو ئەگەر کۆشکەکەیشت چەندە گەورە و بێت ئەگەر ئاویتیان بێت ناتوانیت یا بژی. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرموویەتی اتقوا ملاعن الثلاث، خۆتان بپارێزن لەو سێ شوێنەی کە دەبێت هۆی نەفرەت لێکردنتان. البراز في الموارد وقارعة الطريق والظل. دەفەرمێ پیسایی مەکەنە ناو ئاوە و هەروەها پیساییش لەسەر ڕێگە و لە قەراغی ڕێگە مەکەن و هەروەها لە ژێر سێبەری دارەکانیشدا مەیکەن. لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کە پێشەوا بوخاری ڕیواەتی کە فەرموویەتی لا يبولن أحدكم في الماء الدائم، واتە هیچتان میز نەکاتە ناو ئاوێکەوە کە وەستاو بێ. طبعاً ئاوی وەستاو لەبەرەوەی زەرەری زیاتر ئاوەکە زووتر پیس دەبێ. لەبەرەوە ئێمە هەر کەسێک ئاوی پیسایی بکاتە ناو ئاوە ئەوە کارێکی حرامی کردووە، کارێکی خراپی کردووە. ئەنجا لەگەڵ ئەوەیشە ئەبێ ئاو زیادە ڕۆژی تیان نەکرێت لە بەکارهێنانیە. چۆن؟ یعنی بەداخەوە ئێستا بەتابەتی کاتێک کە ئاوی بەلوعی ماڵان دێتەوە، ئەمن دەڵم ئاوی ماڵان زۆری دەڕۆ بە تاڵان، یعنی ئاوەکە ناگرنەوە تەوافەیەک چێت لە تاشی سەربان، یعنی بای 5,000ێکە بۆی ناکرد، ئێهمالی زۆر دەکا. لە کاتێکدا ئەوانە قەدری ئاو دەزانن کە بە تانکەر ئاو دەکڕن کە ئاویان نییە، ئەو وڵاتانی کە ئاویان نییە و بیابانەکان. جا دەبێ ئێمە ئەوەندە ڕێزی ئاو بگرین، هەم پیسی نەکەین هەم زیێدە ڕۆیژ نەکەین لە بەکارهێنانیە. عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاز بۆمان دەجێڕێتەوە، ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆی بەلای سەعدە. سەعد دەستمێژی هەڵدەگرت، دیارە ویستوێتی زۆر بە مهمی دەستمێژی هەڵبگرێ و زۆر ئاو بەکاربێنێ و مەسەلە وای زانیوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ما هذا الصرف، فەرمووی ئەی سەعد ئەو هەموو زێدە ڕۆیی و ئیسرافە چی لە ئەوەیەکەی؟ سەعد جوتی ئەفی الوضوء الإسراف، وتی ئەی ڕەسوولی خوا ئایا لە دەستمێژ هەڵگرتنیدا زێدە ڕۆی ئیسراف هەیە؟ فەرمووی نعم وإن كنت على نهر جار، ئەگەر لەسەر ڕووبارێکیش بیت نابێ زێدە ڕۆیی لە بەکارهێنانی ئاودا بکەی، با بۆ دەستمێژیش بێت کە بۆ شتێکی زۆر پیرۆز و گەورەیە کە نوێژکردنە. لەبەر ئەوە حتا دەستمێژ ئەگەر 1,000 واجبە دەست و دەم و چاو تەڕکەی 3,000ەکەش سونەتە، ئەگەر و بە 4 گوناهبار دەبی، یعنی زیادە ڕۆیی کردووە، یعنی خێرت ناگاتێت.